زۆر تایبەتە بەو هیوایم کە بە تایبەت خانمان بتوانن سوودی لەوە بگرن. ئەمڕۆ پزیشکێکی بەڕێز کە ساڵانێکی زۆرە لە بوارەکەی خۆیان خزمەتی کردو، دڵنیام کە هەر یەک لە ئێمە هەم ناوی ئێزانین زۆری نشمان لە نزیکەوە بینی ومانە. ئەمڕۆ تەوەرەکەمان زۆر تایبەتە بێت و کۆمەڵێک پرسیاری تایبەت کە گرنگە بۆ ئێوەی خانمان. من ئاراستەی میوانەکەمان یەکەم بۆ هیوایم کە بتوانین زانیاری دروست واروە وەڵامی پرسیارەکانیشمان پێکەوە بگرین. بە سەرەتا پێکەوە چینە لای شێف جەمال بزانین خواردن بۆ ئەمڕۆ چیمان بۆ ئامادەکا. شێف جەمال سلااو لێبێ، ئەم کاتەوە باش بێ، تۆ چۆنی؟ تەندروستی چۆنە؟ باشی؟ وەک هەمیشە سفرە و خوانەکەت سەوز و سوورەچێتەوە. ئەزانی ئەڵیانی چی سەوز و سوورەچێتەوە؟ ئەمانە هەمووی سەوزن، ئەمانش هەمووی سوورن. بۆ حەدای من حەزە لەو دووڕەنگەیە شێف لە خواردنەکانە لەبەر سفرەکانی بویستە بە تەنەوە بۆ شتێکی جوانی. ڕاستە چاو بیشتردام یەکەم جار چاوە بێت تێر بێوەنیە. تەبان جامڕە خواردنەکانت سێ خواردنی جیاوازن و پێمان بڵێ یەکەم جار چی ئامادەکەی؟ یەکەم جار ئامادەی جگەری مریشکیمان هەیە. باشە لەبەر جگەری مریشکی زۆر دەندروستی و زۆر سەحەیە. سەرەتای دروستیەکەی لەگەڵ زەیتی زەیتونی و کەرە بەیەکەوە. اینجا دوای پیازەکەی تەماتە و هەر بیبەری شیرین زۆر باشە. کەوایە بەس ئەیبینم لێرە گەرم بووانی کوڵان و تیان چیت لە یەکەم کڵاندووە لەبەر ئەوە پیسە بەکتێریەکەی زۆرە و زۆر حساسە. چەند دقە لە کوڵانت شێف؟ 7 دقە حتا 10 دقە. هیچی بۆ زیاد ناکەی؟ نا و ئەتوانی بیکڵێنی لەگەڵ لەیمو بەسراوی هەر لەیمو اعتیادی تۆزە خۆی دەرمانەگەر حەزەکەی بۆ نمونە بەهارات واکو بیبەری ڕەشەوەکو حوتی دەرمان زیرە لە کاتی کوڵان نەکەیە؟ لە کاتی کڵانەوە بەڵێ زۆر باشە. کەواتە بۆ ماوەی حەو خولەک شێف ئەگەر یەک دوو پارچەمان پیشان ببزام بە چەندێک ینی پارچەکان قەبارەیان چەنە؟ پارچەکانی ئەویان لەتیان کردووە قەباران زۆر باشە، دەستەکانە خۆش بێت. اینجا دواتر ئەمە چی لەیەکەی؟ وەڵاهی زەڵاتەی جەرجیرمان هەیە، زەڵاتەی ڕۆکە، زەڵاتەی ئەسڵی ئیتالیە، زەڵاتەی بەڕاستی زۆر بەتایبەتە لەبەر ئەوەی هەمووی هەر سەحیە و تەندروستی لەگەڵ تەماتە و ئەڤۆکادۆ دروستیەکەم سۆسەکەی هەر جیاوازە و بەتایبەتە. باشە. ئەوەی نوعیتی سرکە ناوی بەلسەمیک ڤێنێگەر بە ئینگلیزیاڵێ بەلسەمیک ڤێنێگەر. ئەوەی نوعیتی سرکەکەی واکو ئەوەی ترێ میوە هەمووی بە مشەکەلەی کردووە بە سرکە. باشە. حازری هەیە؟ حازری بڵێ بە حازری هەیە لە بازار لە هەموو شوێنەکە هەیە، لە مارکتەکانی گەورە هەیە. لەگەڵ زەیتی زەیتون خۆی هەنگەوین ئەگەر ئەگەر ئەسڵمان دەست نەکەو نییە زیادی نەکەین. ئەوەی وەڵا زۆر باشە، دەستخۆش. کەواتە جەرجیرە لەگەڵ ئەڤۆکادۆ و تەماتە لەگەڵ ئەو جۆرە سۆسە تایبەتە. لە کوتایی بەرمەزان چیزەوە داینم لەسەر زۆر بەنێرەکان بێگومان دواتر تامی ئەەکەین. خواردنی تر یاخود خواردنی نییە، خواردنی تر نییە، بەس شیرینیمان هەیە. شیرینی شۆڤان بڵێ لەگەڵ خامەی و ئەوەی عەلی بابا، ئەوەی دۆشاوی عەلی بابا، کەرەی عەلی بابا یاخود دۆشاو. بەڵێ کەرە هەر دۆشاوە یەکەوە باشە لەگەڵ فراولە لەگەڵ شلێکە. بەڵێ باشە. ئەنجامێ پرسیاری ئەوە بکەم کە لێرە پەتاتە و جنیوە پەتاتەکە بۆ چییە؟ ئەو پەتاتەکانی بیشتر کڵاندومە. باشە ئەو ئەو پەتاتەیە؟ بەڵێ ئیستا تۆزە سووریەکەم لەگەڵ زەیتی زەیتون و بیبەری ڕەش. ئەوەی کاتی ئەوەی ئامادە حازرە ئەوەی داینم لە ژێری جگەرەکە. بەڵێ ئەتوانی لەگەڵا بیخۆ. باشە. جگەرەکە چۆن ئامادەکەی؟ اینجا وردە حەزەکەم دەستکەی بە ئامادەکردنی خواردنەکەت. یەکەم جار پیازەکەم داینم. پیازەکە دایانی. بەڵێ پیازەکەی جوان سووریەکەم. شێف سەرەتا کە کەسێک فێری کاری شێفێتیە بێ بۆچی هەموو جارێک یەکسەر بە پیاز جنین دەست پێەکە؟ لەبەر پیازەکەی ئەوەی یەکەم شتە مهمترە بۆ خواردن دروستیەکەم، یعنی نابێت تەماتەکەی سووریەکەم اینجا پیاز یەکەم جار پیاز جنینە. بەڵێ جا لە کاتی تێستی شێفێتیشا بۆ هەر شوێنێک وەبزام یەکەم شت کە ئەکرێت جنینی پیازەوە نیە؟ بەڵێ چقۆگرتن و جنینی پیازە. وایە خۆی جنینی پیازی ژۆبزام ئەبێ هەمووی بەقەدەر یەک بێوە نیە؟ بەڵێ زۆر چاکە. ئەوە شێف هەمووی قەبارەکانیشی وەکو یەکتری ئەژنێ. شێف دیان لە دوای ئەمەوە پیازەکە دواتر پیازەکەی داینم. اینجا دوای ئەوەی یەکەم جار بڵین زەیتی زەیتون داینم. زەیتی زەیتونە. بەڵێ پیازەکەی بۆ زیادکە اینجا جگەرەکەەوە نیە؟ جگەرەکەی چیتری بۆ زیادەکەی ئەگەر ببینەرانمان بڵێنەوە؟ تەماتە لەگەڵ بیبەری سەوس. ئەوەی شیرینی. ئەی داو دەرمان چی بۆ زیاکەین؟ داو دەرمان ئەتوانی بعضی خەڵک حەز لە
دەرمانی زیاتر وەکو بیبەریتون وەکو بیبەری ڕەش بەس من حەزەکەم لەگەڵ حوتی دەرمان و بیبەری ڕەش و ماجی و خۆی باش ئەمە شێوازێکی جیاوازە دواتر چامیەکەین بزانین چۆنە شێریا من لەسەر وردە بەجێ پێڵم دواتر دەگمانەگەڕێمەوە لات ژمەلای میوانەکەم زۆر سپاس بۆ تۆ دەست کە بە ئامادەکردنی خواردنەکانە ئەزانانی ئەمە وەکو ئاماژەم پێکرد تەوەری ئەمڕۆمان زۆر زۆر تایبەتە کۆمەڵێک زانیاری دروست دەربارەی ژیانکردن بە تایبەتیش بۆ خانمانی سەر و 40 ساڵ بەبزانین کە چەند گرنگە ئێمە زانیاریمان لەم بارەوە هەبێت چین لای زۆر بەڕێز دکتۆر ئامانج ڕەحیم زەنگەنە کە بەڕێزان پسپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و نەزۆکی و چاندنی بلورین داوای لێکم فەرمونە لای من دکتۆرگیان زۆر بەخێر بێی سڵاوە لەبێ تەندروستی و چۆنە خۆشبی سپاس یەخوا زۆر باش بووی دکتۆرگیان دووبارە بەخێر بێی دکتۆرە سەرەتا بەوە بپرسم قۆناغەکانی بە بڵێن ژیانکردن بە تایبەتی بۆ ئافرەتان هەمیشاڵێن لە 20 بۆ 30 ساڵی شێوازێکە لە 30 بۆ 40 شێوازێکە لە 40 بۆ 45 شێوازێکە دروستترین ژیانکردن با ئەمڕۆ بزانم بۆ خانمانی 40 بۆ 50 ساڵ لە بەرەوەی بێگومان هەر وەکو قۆناغی هەرزەکاری کۆمەڵێک بابەت لە شولاری ئێمە ئەگۆڕێ 40 بۆ 60 کەواتە زۆر باشە زانیارێکی باش بوو بۆ من کەواتە لەم کاتەیە ژیان دروستی یاخود بڵێم چۆن دەست پێ بکەین کە ئەچینە تەمەنی 40 ساڵیەوە چی گرنگە بیکەین تەمەنی ناسم زۆر جار ئەڵێن تەمەن ڕقەمە ڕاستە ینی تەمەن ڕقەمە تۆ ڕەنبێ لەگەڵ ئەو ڕقەمە نەڕۆی ڕەنبێ کەسێک کە بێ لە 20ەکانیشە زۆر خۆی پیرتر دانەوەی کە لە دوای چلەکان و چلە تاکو شەست بەڕاستی من ئەڕێم تەمەن ڕقەمە چونکە ژیانی خۆت و هەڵسو کەوت و ئەو خۆشی لە ژیانە ئەبینی و ئەو تەندروستی کە لە ژیانتا هەیە و تەندروستی خۆت وەکو جەستەیی و خۆشی خۆت لەگەڵ ماڵەوە تو لەگەڵ مناڵ و لەگەڵ ئەو فامیلە گەورەی کە دروستە کردووە یان بە هەر حاڵێک بێ ئەوانە هەمووی ژیانە هەمووی خۆشیە هەموو یعنی لەبەرەوە من تەمەن ڕەن بێ بۆ ئافرەت نەڵم هەر تەمەن ناڵم ڕقەمە بەس بۆ تەندروستی خۆی بە زۆر قسە لەسەر ئەو بابەتە بکەی بەڕاستی ئەوە بەدەست کەس نییە بەر بۆ ئافرەتیش نیە بۆ پیاویشە ئێتە لە دوای 50 ساڵی و تاگاتەهین ئەبێ ئێمە شێوازی ئەو خانمە بۆیە بە جوانی خۆی هەروەکو گوڵێک بێ چۆن هەر لە هاوسەرگیری لە سەرتاوە بەڵێ لە 20 ساڵی و هاوسەرگیری کردووە ئەوە بمێنێتەوە لەگەڵ هاوسەرەکەی تا ئەخیر هەرچەندە خانم بە زۆر مەرحەلە و شتا ئەڕوا کە بڵێن دای ئەگرێ بەڕاستی خاصن مناڵ و مناڵبوون و دووگیانی زۆر کورسی دایکایەتی و سترێس و اینجا وەزیفەش لەگەڵ ئیشی ماڵەوە ئیشی دەرەوە ئیشی وەزیفە و دایکەوانە هەمووی تەسیرەکە لەبرێ بێ جەختکەینە سەر ئەو نقطەیە زۆر گرنگەواتە بۆچی خانمانی ئێمە بە تایبەت لە دوای تەمەنی 50 ساڵیەوە با بڵێم لە کاتی نزیکبوونەوەیان ئیتر لە وەستانی سووری مانگانە دکتۆرە وەکو لای خۆمان ئەڵێن ئیتر تەواو دەست لە دنیا شۆن نا بڵین پشکنینی گشتی ئەکەن نە ئاگاداری خوان و زۆر جاریش پزیشکەکان ئاماژە بەواکەن کە پێویستە لە دوای تەواوبوونی سووری مانگانە وەستانی ئیتر خانمان ئاگادار بن چکە زیاتر معرەزن بۆ ئەوەی کە تووشی شێرپەنجە ببن و ئەبێ ئاگاداری خوان بن بۆ لە لای ئێمە ئیتر خانمان لە دوای 50 ساڵیەوە هەندێک کاتێ کە ئەبن بەنەنەک ئیتر واز لە زۆری ئەو بابەتانە و پشکنین و دکتۆر و فەحس و ئەم بابەتانە ئەهێنن بۆشانە ئەبینن زۆر ئێمە نیمانە وەکو یعنی شتێکە بێ خۆمان دکتۆرەکان دامان نەناوەیان کە قانونێک نییە لە سەحەی ئێمە کە تۆ زۆر لە خانمەکەکی لە دوای 35 ساڵیەوە ئیتر بێ پشکنینی سەرەتان بکە کە پشکنینەکان مەمکە بە دەرەجەی یەکەم لە ئافرەتە ڕەحمە سۆنەرە بۆ ڕەحمە پاپسمیرە مەسحەیەکە کە وەرئەگیرێ مامۆگرافیە ئەشعەعی مەمکە و مەسحەیەکیش کە وەرئەگیرێ لە دەمی ڕەحم ئیتر لە 35 ساڵ ئەوە بێ بکرێ بەچەنە تاوان ئەوانی تریش هەیە وەکو نازۆری کۆلۆنوانە شتێکی ترە بەزۆی کە بۆ خانمە مەمکە هێلکەدانە ڕەحمە کە زۆر گرنگە لە دوای 35 و ئێمە زووتریش ئەکەین بۆ خانووی ئەگەر لە عائیلەکەیان شێرپەنجەی مەمکە ببێ یان شێرپەنجەی ڕەحم هەبوو بێ شێرپەنجەی هێلکەدان هەبوو بێ ئەو خانمە بێ لە 25ەوە پشکنینێکی تەواوی بکە بەڵا بەس ئەوەی کە پەیوەندی بە تەمەنە ئەوەی تر ئێمە لە دوای 35ەوە حەزەکەین ئەو خانمە ئاگای لە خۆی بێ پشکنینکە ئەگەر چەشتێکی لێ ڕوویە
جستی کە بزانم ئازارێکە عادەتێک چوونێکە نزیفێکە لە سۆری ماگانە لە جودبوون لەگەڵ مێردەکەیە کێشەیەکی بۆ دروست بووە خوێن ئەبینێ ئلتیابێکی زۆر ئەبینێ ئازارێکی زۆری ئەبێت ئەوانە وەمارەکە کەس ینی زیاتر گورجگۆڵتر ئاگامان لەو هینە بێ بەس خانممان هەیە ماشەڵڵا عیبی نییە هەتا ئەگاتەوەی کە سووری ماگەنەی تەواو بێ ئێمەش ناتوانین وەختێک بۆ سووری ماگانە دانێ بەڕاستی بازە جارە پێم بڵێن ئەمە فامیلیە یانوەکو جینێتیکە ڕەن بێ ئەوەش بەدوایە بڕۆی بۆ ماوەی ئایلە هەیە لە 35 تەواو بێ لە عادە و لە سووری ماگانە و هەشە تا 55 ڕوا بەس ئەوەی کە علیمیان دارە لە 45 هەتا 55 ئێمە چەند حەز ناکەین خانم لە دوای 50 سووری ماگانەی بشوە یان زۆر پشوە بشوە بە کەمی و 2 مانگ بێت و 3 مانگ بێت و نەمێنێ ئەوە زۆر کێشەمە بۆ دروست ناکات بەس خانمێ بگاتە سەر و 50 هەموو سۆری ماگانێکی بە نزیفی بەرێتە سەر ئەوە خەتەرە بێ پشکنیری بۆ بگرێ نازۆری بۆ ئەکرێ و کورتاجی بۆ ئەکرێ لە نازۆرەکە ئەبرێ بۆ زەرع هەر بۆ پشکنینی خۆی بزانین نەکوو خوانەکەران لەم تەمەنەیە هەتا نەگەین ئەم حاڵەتانە خانمان سەردانی پزیشکەکەن یاخودنا ئەگەر بۆ نمونە هیچ لەم حاڵەتانە نەبین هیچ لەم کام لەم نیشانانە نەبین وەبزانم ئێمە تەوایەکەمان ئەوەنەیە هەر بە خەیاڵیشمانانە لە دەرەوەی کە خۆم دکتۆر بووم لە دەروی وڵات ئەو خانمانە هەمووی تەلفۆنیان بۆ کرێ بۆ ماڵەوە ئەڵێ فلان وەخت فلان فەحسە هەیە بێت بیکەیت نەیکەی دوای ئەوە ئەگە تووشی شتێک بێ ئەوان پارەی بۆنیان خۆتەزای ئەوان لەوێ هەمووی ڕیشۆرەنسی ئۆشتانیان هەیە ئەڵێ تۆ نەهاتی بۆچی ئاگات لە خۆت نەبوو بەسیان بۆڵە خانمانی ئێمەش باشن بۆ ئەوشتە بەتایبەتی ئەوانێکە کێشەی نەڵم سەرەتانیان هەیە لە عیلەکە زووتر ئەترسن زووتر یان بە دوایی نەوانێ کە چەند شتێکە حەزەکەمە ئاماژگاری بێ بۆ ئەو خانمانە ژیانی خۆی هەمووی هیلاکی و مناڵ و دووگیانی و دووگیانی زۆر شتی لێکەم مەکاتەوە بە تایبەتی بابەتی ڤیتامینات و کالیسیۆم بۆ ئەوانەی کە زۆر مناڵیشیان لەسەر یەک بووە ئەوانە هەمووی دەورە بیری ئەمان ئەوانە هەمووی چاکین لە دوای 35 ساڵ ئێمە حەزەکەین خانم دائما پێشیان ئەڵێم تۆ ئەگەر ویستە عائیلەیەک 10 مناڵەت هەبێ یا ویستە 2 مناڵەت هەبێ بەس کەوە بەوەی لەگەڵ مێردەکەیە کە بتوان ئەوە ڕێک خەن بڵێ من ئەمێ 5 مناڵم ببێ تکایە پێ 30 ساڵی تەواویکە خەتا 39 ساڵی هەم بۆ خۆت هەم بۆ مناڵەکەش کە مەسەلەی مناڵی سەقەت و ئەو شتانە نەبێ دوای خانمەکەش هیلاکە یعنی ئەو قورسایەتی لەسەر دایکێک کە تەمەنی 25 ساڵە فەرق لەوەی کە تەمەنی 45 ساڵە فەرقکە لە بابەتی بۆڕێکانی خوێنی لە بابەتی دڵی لە بابەتی زەقتە زۆر شتی ترەیە کە ئێمە ڕەن بە هەستی پێ نەکەین ئەو خانمە بڵین نەڵین کە لە تەمەنە چەوریگیان زیاد ئەبێت و خانمانی ئێمەش خۆتەزانی ڕاضە ناکەن زۆر بە دەگمەنە و خواردن و خواردنی چەور و خواردنی شیرینی بە زۆر و ئەوانە هەمووی دەورە بینەکە تووشی ئەو کێشەمان بکە پرسیارم زۆرە لەو بارەی و بۆ هیوایم کە پێکەوە کۆمەڵێک زانیاری زۆر باش بە تایبەت بین بە خانمان بە ئەوەی کە بتوانین ژیانێکی دروست و ژیانێکی باش بژین بەڵام ئێستا لەگەڵ هاوکارانمە چاوپێکەوتمان لەگەڵ 2 خانما کرد کە هەر یەکان ژیانکردنیان جیاوازە و بێگومانم کە کۆمەڵێک زانیاری لەوانی شەوەرە ئەگرین و دواتر من پرسیاری لەسەرەکەم لەسەر گفتوگۆکانی ئەوانیش فەرم پێکەوە چاوپێکەوتنەکانە بین و گەڕێم وڵاتان. سلااوان لەبێت ئەمڕۆ لە ماڵی خاتووکێستانین کە خاتونێکی خاوەنکارە پێکەوە گفتوگۆکەین دەربارەی ڕێخستنی ژیانیان بزانین لە نێوان کاری ماڵ و هەروەها کارکردنی جەرەوەکو خاتونێکی خاوەنکار و خاوەن پیشە چۆن کاتەکانی خۆی ڕێکەخە. خاتووکێستان سلااو لێبێ ئەم کاتت باش بێ ماشەڵڵا ماڵەکەت زۆر پاک و خاوێنە و لە دەریشەوە بینیم کۆمەڵێک کاری زۆر هەیە کاو بزانم خەڵک داوایانەکە جاخوانی بڕێ چەند مناڵێکی جوانیش هەیە و ماڵەکەشت گەر بڵێ ماشەڵڵا گەورەیە اینجا لەگەڵ ئەم هەموو کارەیە چۆن ئاگاداری تەندروستی خۆتی سەرەتای خوا بەخێر بن زۆر سپاس بۆتە من دایکی 3 مناڵم کچێک و 2 کوڕم هەیە دەبەن درێژ بن سپاس دەکەم بە حکومی و ئیشەکە لەگەڵ خۆمایە عنی ئەوە نییە بڵم دوور بێ لە خۆم و ڕۆژانە ئیشی ماڵەوە بکەم و دواتر بڕۆمە دەرەوە
هەر کاتەکە هەچ کاتێک ئیشەمە بێ ئەچمە سەر ئیشەکات هەچ کاتێ ئیشی ژوورەوەمە بێ ئەمە ژوورەوە مناڵەکان پێویستیان پێم بێ ئێمە لای مناڵەکان و ئیتر بەڕیانەکەم بۆ مەکتەب و سەیان بوێنانیان بوێت ئیشەکە زووتریە بەدەستمەوەگلەوە ئیشەکە لە دەرەوە بەگەر ئیشەکە لە دەرەوە بێ تۆ کاتێکی زۆرە پێویستە من زۆر کاتێ بە شەویشە ئیشەکەم هەنی کە بە ڕۆژا فریانەکەم ئەی خەمە شەو زۆر باشە اینجا بابەتێک کە زۆر حەزەکەم وەڵامەکەی بزانم ئەویش تەمەنا بێگومان لەگەڵ هەر تەمەنێکە قۆناغەکانی بۆ خانمان خۆی چێژ و تایبەتمەندی خۆی هەیە ئەو ئیشەی ئێستا کە ئەیکەیت و پێشتر وەبزانم پێش 20 ساڵ یاخود زۆرتر لە لادەی ژیاویت اینجا یەک جیاوازی بۆ بکە لە نێوان ئەم دوو بابەتەیە لە بینی شار و لادەیە خۆی لادێ زۆر قورسە بەس لە ئێستای منە ئیشی لە شارم قورسترەوەکو لە لادێ ئێستا بۆتە قورس ئێستا بۆ من قورسترە پێشتر لە هەر لە لادێ لەدایک بووم لە گوندی سەکانیان لەدایک بووم هەر لەوێش گەورە بووم ئیشی هەم مەڕۆماڵاتمان هەبووم باخمان هەبووە خواردنی کوردەواریمانە کرد هەرەوە زمانە کرد لەگەڵ خزم کە سوکارە ئیشمانە کرد لەوێ بڵێن یەک ئیشە یەک ئیشەکەی تو ئیتر ئەو کاتە من هاوسەرگیریم نەکرد و لە ئێستا هاوسەرگیری کردووە هەم هاوسەر و هەم مناڵ و هەم ئیشی ماڵ و هەم میوان و هەم ئیشەکەشم بەتەنیا ئیشەکەم زۆر قورسە وەکو خۆت وەکو خانمێک لەگەڵ تێپەڕانی تەمەنە چ جیاوازێکی بۆ تۆ هەبووە تەم مەبەستم لە کارکردنە با بڵێن هەندێک کار هەیە لە تەمەنی 20 ساڵیە ئاسانە هەندێک کات هەیە بۆ تەمەنی 30 ساڵەڵی ئەو چۆن توانیمە لە 20 ساڵیە ئەمانە بکەم هەندێک کاتێ بمەوەکە چینە سەری 40 ساڵەوە هەندێک بابەتی تر هەیە جیاوازترە بەڵام خانمێک کە بیاوێت لەسەر پێکانی خۆی بوەستێت بیاوێت کە هەموو کاروبارەکانی خۆی بەباشی ڕاپەڕێنێت و لەگەڵیشە ئاگاداری تەندروستی خۆت بنجە پێم بڵێ ئاگاداری تەندروستی خۆتی وڵایی بۆ تەندروستی خۆم لەبەرەوەی من خواردنی کوردەواری وروستەکەم لە لادێ گەورە بووم خواردنە سروشتەکانە خۆم زۆر بەکەمی ئەچم بۆ بەحسوشت زۆر بەکەمی خۆم عیلاجی خۆمەکە لەگەڵ دەرمان خواردن و شتابێنێت چۆنە باشیان نایخۆی زۆر بەکەم زۆر حەپێکی سەرێشە شتێکی ئاوایی یەنە هەر ئەو بابەتانی خۆم دروستیەکەم پێم لەو شتانی خۆ دروستیەکەی زیاتر چین جۆری دۆشاوەکانە جۆری سرکەکانە خۆی سرکە لە هەر ماڵێکە هەبێ سرکەی سێ و ئەتر ئەو ماڵە پێویستی بە دکتۆر نابێت وەکو دۆشاوی وەکو ئاوتکەکان جۆری ئاوتەکان بۆ نمونە ئاوتکی قستی هندیە هێلە دارچینیە ینی ئاوتکی بۆنداری قستی هندی و هێل و دارچین و گوڵا و ئەم جۆرەشتانە دروستەکەین نعنا و بۆ ئازاری مائیدە و بنیشتی کوردی و ئیتر ئەوانەی من هەمووی لەبەرەوەی بۆ نەخۆشیە ئیتر خۆمان بەردەوام خۆم بەکاری ئێنم بەس ئەوەیە سەردانی دکتۆرم زۆر کەمە خەڵک لە ئێستاە با بڵێن بە تایبەتیش خانمان و کچان و ژنان زیاتر تا چەند خواستیان لەسەرم بابەتانە هەیە و داوایەکەن بۆ کۆمەڵێک نەخۆشی 100% داوای ئەەکەن زۆر ئێستا زیاتر خواردنە سروشتەکان عشابەکان ئیتر بەکار ئێنەوە بۆ دەرمان زۆر باشە اینجا پێم بڵێ وەکو خاتونێکی خاوەنکار لێرەوە چی بەو ژناناڵێت کە بڵێن حەزیان بەکارکردنە وڵا ئەوەیە خانمان ئێستا زۆر خانم هەیە پەیوەندی ئەکات کە دەستکا بەکارکردن وەڕز ئەبێت خۆی زوو بێزارە بن زوو بێزارە بن من ئەگەر باسی سەرەتای کاری خۆم کەم من بە فێرکاری بە خواردنی مناڵەکارم دەستم پێ کرد لە 2007 دەستم پێ کرد لە 2020 دەستم بە فرۆشتن کرد یعنی تۆ ئەبێ قوربانی بۆ بی مەسرفێکی زۆر بکەی ئیشکردن هەر ئەوە نییە تۆ کە دەستی پێکرد یەکسەر داهاتی هەبێت ئەبێ سەرەتا تۆ سەرف بکەیت قوربانی بۆ بی دڵی خەڵکی بەدەستبێنی من ئەچم وڵادی خۆمان لێرە ئەوەندا یشەکە خۆم خۆشەویست ئەچم وەدێکی خۆمێر ڤیدۆمە کرد و هاتمەوە بڵاومە کردەوە خاتو کێستانگیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانداریەکە دیارە میواندارێکی زۆر جوانی ستافی کورساتی کرد و بەتایبەتیش کە عەزێتی کێشاو هەندێک لەو بابەتانی کە لێرن ئەمە باسوقە خۆت ئامادەت کردووە بۆ هیوایم کە ژیانی کوێستانخان و بەشێکی تری زۆری لەو خانمانەی کە خاوەنکارن و بە بەردەوامی هیلاک ئەبن بتوانین ئێمە وەکو سوودێک بێت بۆ ژیانی ئێمە کە چۆن بتوانین کە بۆ ڕێچکە بڕۆین کە هیلاکەت وامان لێ نەکا کە ژیانی خۆشمان بە تایبەت فەرامۆش بکەین کوێستانخانیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانداریەکە گەورەتان کردین سەرکەوتبی سوپاس بۆ تۆ خۆشە خەسڵاو لێبێ تۆ چۆنی زۆر سپاس بارانێکی زۆر خۆشە حەزم ڕەحمەتی خۆ حەزیشم کە چاوپێکەوتنەکەوان لێرە بێ اینجا پێم بڵێ کاتی خۆ چۆن با بڵێن ڕێک ئەخەی لە نێوان ماڵە و لە نێوان کارکردنا لە دەرەوەی ماڵەوە
من وەکو هەم دایکم هەمیش کارەکەم لە دەرەوانێت کارەکانم تۆزیح کردەوە زۆر سپاس بەڕێزی بەیانیان کە هەستام دوای ئەوەی بڵێن خۆم ئاماداکەم یان بۆ سەر کارەکەم تا سەعات 4 بۆ 4:30 دوای 4:30 ئەڕۆمەوە بۆ ماڵەوە ئەرکی دایکایەتی و ماڵ و مناڵ و مێرد و ئەوانش جێبەجێکەم و کارەکە دانیشتیان زۆر بە پێوەیە نا ئێستا حالن لە نێت کافێ مساعد شێف و شێفێکی زۆر باشە خۆ تەندروست باش بیکاتە ئیشەکە زۆرتر بە پێوەیە اینجا بە بزانم ئایا هەمیشە وەرزش بۆ تەمەنێکی دیاری کراوە یاخود تو خۆت لەگەڵ وەرزشکردن و لەگەڵ جوڵەی زۆرایی وەرزش پەیوەندی بە تەمەنەوە نیە من ئێستا تەمەنم شتێک 43 ساڵم تەمەن درێژ سەلامەت بی لەگەڵەوەشا وەرزشی شاخەوانی شەکەم پیادە ڕۆیشتنیش هەموو ڕۆژێ لە ماڵەوە کە ئێمە دەرەوە بۆ ئیشەکەم بەپێ هاتوچۆکەم ساعاتێکم سەر ساعاتێکە سەر ڕۆژی 2 ساعت من بە پێش ئەڕۆم بەبێ ئەوەی ئیشەکەشم بە پێوەیە زۆر کەواتە ئەمە هەر زۆر باشە کە پرسیاری ئەوە بکەم خانمان بۆ بڵین هەر تەمەنی دایمەن ئەڵێم کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە کە زۆر چێژی لێ بینین ئێمەی ئافرەتان بە تایبەتی تا چەند پێڕۆیشتنەکە یاریدەدەری تۆ بۆ ئەوەی کە تەندروستێکی باشە هەبێ لەوانەیە ئێستا زۆری نەمانێت لە سەر و 40 ساڵەوەڵێن پشتمانێشێ قاچمانێشێ زۆر تااقەتی بە بڵێن وەرزشکردن و هەندێک لەو بابەتانەمان نییە کە زۆر پیادەڕەوی و پێڕۆیشتن و ئەمانەیە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە بابەسە وزام لەناو خانمانە زۆر بۆتە بابەتێکی بۆکو کللتورێکی لێ هاتووە تا چەند لەگەڵ ئەمایی تا چەند کاریگەری لەسەر تەندروستی خۆشە هەیە سپاس بخوا لە تەندروستیا زۆر باشم لەخوا بەزیابێ لەبەرەوەی ئەوەش هەم بڵێن جیسمێکی ڕەشیق و جوان و هەرچەنە من تازە کێشیشم زۆرە بەڵام باش دەیاتێ ئاساییە بە خۆشەردەوە نییە بچیت هەر بۆ هەڵی وەرزشەکانیان بۆ ڕەشاقە و با بڕۆنە دەرەوە بە پێ بڕۆنەوە پارکمان هەیە باخچەمان هەیەتوان بۆی بڕۆن هەر بەسەر جادەشا بڕۆی تۆزێک زۆر لە ماڵی خۆ دوورکەوەشێکی ئەو باراناوی زۆر خۆشە بارانەکە زیاتر نەکەم زۆر خۆشە جا خاتی شۆخان تا چەند لەگەڵ پشکنی نایت بۆ پشکنینەکان پێویست بە تەمەن ناکە ینی هەموو پێویستە هەموو مرۆڤ یا هەموو ئین کەسێک چ خانم بێ چ بڵێن کوڕ بێ پیاوان بێ پێویستەکە 6 مانگ جارێ ئەگەر بزانێت تەندروستی باشە ئەگەر تەندروستیشی خراپە 3 مانگ جارێک زۆر باشە پشکنین بکات بۆ دڵنیابوونی خۆی لێرۆکی بە خانمانی هاوتەمەنی خۆتەڵی ئەڵێ تەندروستێکی باشیانە بۆت کەمێک بڵین هێزیان بینێ ئەڵێم هەمیشە بەهێز بن هەرگیز بە هیچ وشەی هیچ کەسێک مەڕۆخێ زۆر وەرە دەرەوە لە ماڵ زۆر لە ماڵ ئەمەمێنەرەوە قەزیونی هەر بۆ کارکردن بێ بۆ جۆگۆڕینێکی خۆت بێ بۆ پیاسەیەک بێ بۆ وەرزشێکی شاخەوانی بێ تر بە حەج وەرزشێک بێ ئەتوانن بێنە دەرەوە زۆر ئاساییە بەڵێ ئاگاداری پشکنینەکانیان بن زۆر بەتایبەتی لەم سەردەمی ئێمە لەبەرەوەی پشکنین نەخۆشی ئەفو شێرپەنجە زۆر ئاگاداری خواردنەکانیان بن خواردنی تەندروست بخۆن ئەوە زۆر زەرورە سپاس بۆ تۆ سپاس لەگەڵێەوەش بەخێر بێن سەرچاو دوبارە سڵاوتان لەبێ دکتۆرە وەرزشکردن تا چەند گرنگە بۆ تەمەنەکان و بە تایبەتیش وەکو تۆتە 40 بۆ 60ەکە ئەوەی ترە و تەمەنە گرنگە بەڕاستی ئەگەر ئەو مەجالەی هەبێ منابێ لە دەستی خۆی بە بەڕاستی زۆر گرنگە یەک بۆ ئەوەی بۆ کێش بۆ جوڵەی خوێن و بۆ مەسولکە و بۆ هینەکانیشی ینی ئەسقانەکانی بەڕاستی جوڵە زۆر گرنگە مانەوەی زۆر و دانیشتنی زۆر و وین لە جونگەکانی تر لە ئیشەخەت بەڕاستی زۆر گرنگە ئەگەر خانوێ بتوانێت سعاتێ بۆ نیو سعدانی و سعاتیش بێ لە دەوری ماڵی خۆی بسۆڕێتەوانێ ینی کێشەی هەدانیشتنی نەبێ وەکو ئێمە دکتۆرەکان ویسم پرسیاری ئەوە بکەم بڵێم ئێستا لەوانەیە زۆرینەی بینەرەکانمان لەوانەیە هەندێکیشیان ئێستا تۆ ببین بڵێنەمە نەخۆشی دکتۆرە ئامانجی دکتۆرە تو خۆت بۆ ژیان بڵێن کردنێکی دروست ئەو شتانەی کلەی دووربوویت لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووی تەمەنی خۆتا چی بووە و ئەو شتانەی کە زۆر لە ژیان تا دووبارەتکردنەوەچکە ڕاستە ئێوە بە حکمی ئیشەکەی خۆتان لەوانەیە بەیانیان کە لە نەخۆشخانە بن هەر دانیشتنە و ئێوارانیش لەنەوە عیادەکانە بە هەمان شێوە ژیان دروستیەک بۆ ئەوەی کە لە هەندێک گرفتی تەندروستی بە تایبەتی خانمان دووربین چیە بۆی ئێمەش وەکڵێن چاو لە ژیانی ئێوەکەی بازە شتێکەیە بەدەست خۆت نییە ینی بازانە خۆشێکی بەدەست خۆت نییە بەس ژیان زۆر بە قوری زۆر نەگری ینی سایکۆلۆژی زۆر گرنگە و پیاویش زۆر گرنگە بۆ ئافرەتەکە خاصن لەو ژیانانی تر لە چلەوە تاکو 60 کە سووری ماگانەی نامێنێت
بمانێ نەمانێت تووشی خەمۆکی ئەبێژن لەو فترەیە تووشی وەزعێکی نامۆ ئەبێت کێشی زیاترە بێت لەو تەمەنە توش و گڕوگەرمەوە بۆ خە و ئارەقێکڕم بینیوە شەو بەسەتڵ ئاولەگانی بێتە خوارەکەوانە ئێمە ناتوانین چاری کەین بە چار چکە فترەیەکی زەمەنیە باس عیلاجێکی عینی بس چاری نییە ئەوە بەسەر بێتر بڕوات ئاساییە و کەس هەر ئەبێ بە مرحلە بڕوات بەس لێرە پیا و شەرتەکە بتوانێت لەو وەختە کەهینی خێزانەکەی کە ئەو خێزانی کە چەند ساڵە ماڵی بۆ بەخێوەکە و ینی هەموو شتێکی بۆ ئەکات لەو وینانە دوای لەو فترەیە خانم ناحی خەوتنیش لەگەڵ پیاوە کەمترێ بێتەوە زەوق و تااقەتی کەمترێت بەهۆی فەرقی هۆرمۆناتی کە هۆرمۆناتی ژنانی زۆردا ئەبەزێت ئەو کێشانە دروست ئەبێت لەبرەوە پێویستمان پێیەتی کە حاڵی نفسی یەکەم شتی گرنگە سەفەر زۆر گرنگە بتوانانی دوورکەوی تەوانێ و ینی بگەڕێیت و ئەو خۆشەبێ بە ژیانی خۆت تەنانەت کە بەسمان کرد کاڵێن ئەبێ بە نەنەکانی نەوە زۆر خۆشە نەتوانێت ژیانی خۆی لەگەڵ نەوەکانە بەرێ بەسەر و خۆشیێکی زیاتر ئەبینێ ژیانی تەندروست و ئەم گۆڕانکاریانە کە ڕوئات بەسەر لەشی کەسەکە بۆ ئەوەی کە مشکێکی ئارام و دەروونێکی ئارامی هەبێت لە دوای ئەم تەمەنەوە پێویستەکە سەردانی پزیشک بکات بۆ هەندێک پشکنین و هەندێک بابەت بۆ ئەوی خۆی دڵنیا ببێتەوە یاخود پێمان بڵێ لە چ کاتێکا لە دوای ئەم تەمەن و با بڵێن لە دوای وەستانی سووری مانگانەوە لە چ کاتێکا سەردانی پزیشک بکات گرنگە 6 مانگجارێک زۆر گرنگە بۆ پشکنین سۆنەرێکی بۆ ئەەکەی قەبارەی ناوپۆشی ڕەحمی پێوین بزانین زۆرەیاننا بە تایبەتی کە زۆر گرنگە بۆ خانمێک کە سووری ماگانەی ڕائوەستێ دوسێ ساڵە سووری ماگانەی ڕاوەسە تاو لەو تەمەنە لە پڕ سووری ماگانەیەتەوە ئەوە زۆر بۆ ئێمە خەتەرە زۆر ئەمانەوێت ئەو خانمانە ئەگەیان لەو نقطەیە بێت چونکە سەرطانی ناوپۆشی ڕەحم لەو مەرحەلەیە زۆر خەتەرە لەبەرەوە مەرج نەهێبێ بەس پشکنینێ بکە فاسی بۆ ئەوکەین و ئەگەر نەیبوو 6 مانگ جارێک بانگەکەینەوە کە عینی بۆ بکەین ئەگەر خانمێکی تووشی ئازارێکی زۆر بوو تووشی ئیلتیهابێک بوو لە مەنتەقەی زاوزەیە تووشی ئاوێکی زۆر بوو لە جوودبوونا تووشی خوێنێک بوو ئەوانە هەمووی بێ پشکنینی بۆ بکرێت لەبەر ئەگەر پشکنینی خۆی بکە ساڵی 2 جار کێشێکی وای بۆ دروست نابێت زۆر لە کاتیشی نابا دکتۆرەوە نییە پشکنینێک ساڵی 2 جار ئەمە شتێکی وەزەم زۆر قورس نەکە خانمانە چەند 4 ساعت لە ساڵۆنە بن ڕاستە یعنی کە زووشە مانگی جارە ڕم بێ بچێت بەس ئەگە 6 مانگ جاریە بچێتە لای دکتۆری و خۆی و پشکنینی بۆکە زۆر ئاسایی کەواتە بۆ ئەو چەمەنە هەستیاری کێسا لەو ئەمە مناقشەیەکین و باسێکین تو لێرەوە چی بە خانمانەڵێ ئەوە زۆر گرنگە ینی پشکین و نابێ لەو تەمەنەش ترسێنانی و نابێ ڕێگا بن کە تەمەن زاڵ بێ بەسەریانن پێتەڵم تەمەن بەس ڕقەمە خۆیان بەسەر تەمەنا زاڵ ئەبن خۆشی ژیانی خۆیان بکەن بەسێک شتیش کە من زۆر وەکو دکتۆرێکەوە چەند ساڵە دکتۆری ژدان و مناڵبوونم هەستەکەم یەن لەو تەنتر ناحی نفسیە یعنی دەرونیە کە هاتووە لە 45 ساڵەوەڵا ئەمەوێ مناڵێکم ببێت یا لە دوای چلەکانە ئەتین مناڵێکی بچووکمان هەبێ بۆ ئەو ئەمرا ئەو ئەمرە پێویستە مناڵی بچووک نییە ئەمرە پێویستی بە تەندروستیە پێویستی بە سەحەتی خۆتە ینی باسێکیان زۆریان هەیە نەوەیان هەیە یەن نەوەڵا من حەزەکەین ینی هەستەکە ژیانی بۆ تاسە بێتەوە بە عکسەوە مندیبوون و هیلاکی و پرسی و ڕەمبی سک بکالەوە هینە بس فرقی کەلەوەی کە عمری 25 ساڵ بێنێک عمری 45 ساڵ بێ بۆ سەحەتی خۆی خراپە بۆ دڵی خراپە بۆ جگەری خراپە بۆ گورچیلەکانی خراپە بۆ ماسوولکەی خراپە بۆ فەقەراتی پشتی خراپە لەبەرەوە لەو تەمەنە محاولەکە ژیان بۆ خۆی بکڕە بگەڕێ جلی جوام کاتە بەری تەواوی تر مناڵی گەورە بوو تر بۆ خۆی بژیتەوە ئەنی ژیانە بە مناڵی بەخێو کرد تر لە مەولا بۆ خۆی بژی کۆمەڵە پرسیاری تریژماوە بێگومان بەزەستە لەگەڵ بینەرەکانمان ناوچانێک کوردوەرەگرین و بەردەوام لەگەڵتان فەرم ئازانێمە دووبارە سڵاوتان لەبێ هاتوومە تۆ لای شێف جەمال بۆ ئەوەی کە پێتان بڵین ئەمڕۆ پێکاتی خواردنەکان لە چی پێکاتوە چکە بەڕاستی خواردنەکەی ماشەڵڵا ستۆدیۆکەی پڕ کردووە بۆنەکەی شێف سنی جگەری مچکەکەمان گەیشت بەکوێ تاو بوو خواردنەکە دەفەرمون بکردنەوە قاپەکە اینجا پێمان بڵێرەوە چی و زیاد کرد بۆی وەڵا سەرەتای زەیتونی و کەرە بەیەکەوە لەگەڵ پیاز سوورم جوانی کردومەوە باشە دوای بێبەری سەوز ئەوەی شیرینەکان باشە تەماتە تەماتەکەی یش لەگەڵە
جامێ پێتان بڵێم شێف ئەمڕۆ سۆسێکی تایبەتی بۆ جگەرەکە ئاماجە کرد ئەوە نهێنی خۆشی خواردنەکە بووانە شێف ئەمڕۆ بەڵێ باشە چی بوو سۆسەکە سۆزەکانی لەیمون و بورتقال بەیەکەوە ئاوی لێمە و ئاوی پرتەقاڵ بەڵێ لەگەڕ ڕۆبهەنار ڕۆبە هەنار شێف لە دوای کە بە جوانی سوور بۆ اینجا زیادە کرد بۆ سەر کاتی جوانی سوور بوو جوان سووری کراوە کردوتوە اینجا سۆسەکەی داێنم ئەنجا سۆسەکەی بەسەرە زۆر باشە بۆ نوشتی چۆنە یەکسەر من بۆن یەکەم لێرەوە زۆر تایبەتە زەڵاتەکەشمان لە چی پێکات بوو ئەوەی ڕۆکە سەڵەت سەڵاتێ ڕۆکێکی و چی بوو جەرگیر بوو جەرگیرە لەگەڵ تەماتە و ئەڤۆکادۆ لەبەرەوە کردومە یەکی بورتقال یەکی لێمون بۆی کە بزان بینەرانی ئێمە شێف ئاوی لیمۆ و پرتەقاڵەکەی زیاد کرد لەگەڵ ڕووبە هەنارە بۆ ناو جگەری مریشکەکە شێفگیان دواتر تامی خواردنەکانە کەم باشە بەس ئێستا با بچمە لای پزیشکی بەڕێز بۆ ئەوەی کە کۆمەڵێک زانیاری تر بەخشینە بینەرەکانمان دکتۆرە گیان دووبارە سلااوە لێبێ خواردنەکانی شێف ماشەڵڵا ستۆدیۆکەی پڕ کردەوە بۆ نیشی خۆشە خواردنێکەیە بڵێم وەڵام من کە گەیشتمە سەر و 40 ساڵی تر زۆر گرنگی بەم خواردنایەم هەموو ژەمەکان مەکەم بەم خواردنەیە هەموو ژەمەکان ناتوانانی زیاتر لە تەمەنی گەورە پێویستمە بە سەوزەیە زیاتر لە بەری خۆڵەکان و ینی بۆیە خانم تووشی قبزی و ئشتانە نەبی و ڕێخۆڵی ئازێتینەیە بڵێن نەڵێن لە تەمەنی گەوراری خۆڵە تەمەڵترە کە تۆ لە گەنجیتە بە تایبەتی ئەگەر جوڵەشی کەم بێت ئەوە هەموو میوە و سەوزەکان هەمووی باشە زۆر شتی شیرینی و چوری و برنجی زۆر کە ئێمە زۆر گرنگە لە برنجی کوردی ڕۆنی حەلامە ئەوە ناتوانانی کەمیکەی تۆ باشترە ینی لەگەڵ زۆر زەڵاتێکی زۆر بخۆی پێشتر یان سەوزێکی زۆر بخۆی گرنگە بەس تر ئایا هەموو کەسێکی کە مەرجنیە ئێوە خۆتانەوەکو پزیشک ئەم بابەتانە بە خانمانەڵێن کێنە لای ئێوە ئەگەر خوێن ئێمە وەکو پزیشک چه خانمێت چیمان لێ داواکە جوابێنەوەیانێ ئێمە هاتوونیسە بۆ خانمان قساکەین و کە بڕاستی ینی مجتەمع ینی خانم بەڕاستی لە کاتی دانانی ئەم تەوەرەیە من زۆر مەبەستم بوو کە خانمان لەو تەمەنەیە هەم لە ڕووی دەرونیەوە و هەم لە ڕووی جەستەیشەوە ئاگاداری خوان بەنێسە دکتۆرە و کواماژەی پێکرد لە دوای تەمەنی 45 و 50 ساڵەوە گرنگە 6 مانگ جارێکمە پشکنین بکەین بۆ ئەوەی کە خوانە خواستاگەر هەر بابەتێکی نەخوازرا و لە لەشی ئێمە بەتایبەتیش بۆ نەخۆشی شێرپەنجە کە زۆر گرنگە چۆن خانمێک مەسەن پشکنینەکە بۆ زەغت بۆ چاوی زەعیفە بێ قاچی ژانەکە فەقەراتی پشتی نەبێ ئەساسترین شتی لەبی بچێکە کە زۆر گرنگە بەڕاستی نەخۆشەکانی شێرپەنجە لەو بەشە زۆر خەتەرە ئەنی ئەوە بازجارێ ئەگای لێ نابێت لە سەرەتانی مەمکە گرێکە نادۆزێتەوە گرێکی بچووکەگە پشکنین نەکرد بێ ئەوە ئەزانێ بوو بە گەشتە چوار هەم گرێیت سەرەتانەکەی یان ئەگەلێنێ کیسێکی بچووکە ڕاستە بچووکە ڕەبێ گوێی نیا بێتیان ئەگەلێنە بۆ بێ بە سەرەتان زۆر ڕاستە جا لایانی دەرونی چۆن لە خانمانە لەم تەمەنەیە معنی ئەتوانێت کۆنتترۆل کرێت دکتۆرە بەچی ئەتوانین ئەمە لانی دەرونیمان لانی دەرونێکی باش بێ بۆی کە بیر لە هیچ نەکەینەوە ئیتر ڕاستی ژیانەکەش لە ئێستا قورسە خەم و خەفەتەیە مەشاکلی کەسانی چواردەوە لێرە لەم تەمەنە بزانام نەکتەنها مشکلی مناڵەکەنێن بەڵکو مناڵەکانی خۆت دەرەوەی وڵاتی دیوە سەفرە دیوە تۆ سەیری کە لە وەختی ترکە دایکانی تر دایکی بڵن لە جۆلی ئۆروپی بەلاش دەوڵەتەکان بێ لە فترەی تەلەبێت مناڵوشتەکانیانە کە تەلەبەن گەنج نابینی هەموو سەفرەکان گەورە پیرن ینی بەڕاستی ئەوان ژیانی خوانی کردووە ئەو مەسەن لە دەرەوە خەمی ئەوەی نییە خۆی تەقاوتی هەیە لە دوای تەقاوتی تر ژیانی ئەوان دەست پێەکە خۆشیەکان دوای تەقاوتیە جە تەقاوتیوان شەریکی لە 65 کەمتر نییە هەموو سەفەرەکانە لە وەختایە بۆ دەوڵەتان ئەڕۆن خۆی و هاوسەرەکەی هاوسەریشی نەما بێ گروپەکەن ئەڕۆن لەبەرەوە ئەوە لەو تەمەنەوە ژیان دەست پێ ئەکا بەڕاستی بەس خانمی ئێمە معنی ئەو گوێنایەتێ مناڵی هەموو شتێکی هەیە یعنی هەموو شتێک هەیە بۆی بۆ مناڵی بۆ خۆی ئێمە جارێ بێ خەمی مناڵی بێ خەمی مناڵیشی بێت ئەوانە خەم دروستەکە بەڕاستی زۆر جاری مەسەرەن کوڕەکەی لەگەڵ بووکەکەی ئیشەکەن ئەیەن بە مناڵەکە ئەو بەخێویکە لەو تەمەنەشە باگەگە کچەکەیتی ڕەوی بێەوە بۆ لای دایکی ینی ژیان بەڕاستی زەحمەتە لای ئێمە کاتە ژیان ڕێخستنەوە بۆ ئەم کەسانە بۆ ئەم تەمەنە گرنگە ئەنی هەتا مناڵیش نەبێ ئەو سەختە بکە لە دایکی لە خانوێکە بێژەروی کە دایکە
هیلاک بۆ هەموو ساڵ ئیش کردووە خانمێکە ئەحساسی هەیە لەو تەمەنا تووشی ناڵێم زۆربیان تووشی خەمۆکی و بێ تاقەتی ئەبن بەس هەر خۆشی ڕناوەستێ زۆر هەر ئەو پێکەنینە و خۆشیە بەیە بە مناڵەکانی ئەمە بۆ خانمانەی کە تا ئێرا بۆ خانمانە بووکە هاوسەرگیریان کردو و شەڵام وڵایەکتان تەمەندرێژ بن و تەندروستان زۆر باش بێ ئەی بۆ خانمانەی کە هاوسەرگیریان نەکردو نەکردووە یان هاوسەریان نییە یان هاوسەری گیریان هەر نەکردووە هەر نایکردەوە بڵێن کچن ئەوان قۆناغەکان بۆ ئەوانە بێت چۆن بێ ئایا بە هەمان شێوەیە یاخود جیاوازترا هەمان شەوەی وەکو باری دەرونی و سۆری ماگانە وەستان و ئەو شتانە بەس وەکو جەستەی ئەوان باشترن چونکە تووشی عملیات نەبوون بازێکیان بە عملیات ناڵێنە بێ تووشی کێشەی دابەزینی ڕەحم و فراوە بوونی ناولەش و دابەزینی میزەڵان و ئەو شتانە کە بە هۆی مناڵبوونەوە زۆر جار ئەبێت تووشی کێشەی زۆربەی فەقەرات و ئێسکە نەرمە ئەوانە زیاتر لەو خانمانەیە کە زیاتر دووگیان و ئەگەن لە خۆیان نییە کە تووشی ئەو شتانە ناخۆن بەس یەکێکە کچ بێت و بمێنێتەوە بەسە بەیەکش بابەت ئەو خانمانە ئەو کچانە بکەین کە هاوسەرگیریان نەکردووە زۆر گرنگە پشکنین بۆ ئەوان لە 35 ساڵیەوە چکە زۆر خانمان کچان هەیە کە هاوسەرگیری ناکەین تووشی گری ڕەحمە بن بەهۆیەک پێمان ئەڵێن بۆچی بەڕاستی ناتوانێت ئەو جواب ببینەوە بەس زۆربەی خانمان کە هاوسەرگیری کڕمناڵیانە بێ گرێکیان کەمتر لە کچێک کە شووناکە گرەی زۆر دروستە بێت زۆربەی لەو کچانش احتیمال زۆرە کە پێش وەختی خۆی عادەی تەواو بێ ئەسڵێن بۆچی مەسەن ئەو عادەی زووتر تەواو بێ لە خانمێکی تر لەبەرەوە هێلکەکانی بەبەردەوامی ئەڕوا خانمێکی تر کە دووگیانە بێت و مناڵی زۆرە بێت و شیر ئەیە هێلکەی زۆرتر ئەمێنێتەوە بۆیە لە کچە ڕێوێ بگاتە 45 هەر عادەی زۆر بەیان ناڵەمە ینی عادەی تەواو بێ لە خانمێکی کە مناڵی زۆر بێ ڕێوێ بگاتە 50 زۆر ڕاستە دکتۆرەگیان زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ تاوی زانیاریەکانە بۆ هیوایم تەوەرێکیش بوو بێت کە توانی بێتمان کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک بابەتی گرنگمان و ڕژان بێت و لە ڕێی بەڕێزیشتەوە توانی بێتمان زانیاری دروست بین بە بینەرەکانمان سپاس بۆ دکتۆرە ئامان ڕەحیم زەنگەنە پسپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و نەزۆکی و چاندنی بلووری سپاس بۆتە زۆر پێ خۆشحاڵ بووم کامڕۆ لە ماموجام نەچمە لای شێف تامی خواردنەکەکەم و دواتر خۆحافیزی لە بینەرەکان مەکەم شێفگیان خواردنەکان سەواو باشە شیرینەکە ئەگەر من تامی خواردنەکەکەم پێمان بڵێ شیرینەکەش لە چی ئامادەت کرد شیرینەکەی لەگەڵ فراولە و دۆشاوی علی بابا دۆشاوی علی بابا چی تریتیا بوو شۆفانیش بوو شۆفانەکەی ئەوەی مهم ینی ئەساسیاتی ئەو شیرینی چۆن تێکەڵەکردن یەکەم جار بە کەرەس دایم لەسەرتاوە باشە دوای ئەوەی شۆفانەکەی داینم لەسەرێ تۆزە سووریەکەم حتا تۆزە وشک بووە باشە دوای ئیزافە دۆشاوی علی بابا لەگەڵ فراولە بەیەکەوە میوە هینا شیرنێکی زۆر جوانە و بە میوەش ڕازان و تەچەوە بەڵێ بێگومانم کە کۆمەڵی خواردنی جیاواز بوو نعناش زیاد کردەوە بۆ ڕازاندنەوەکەی زەڵاتەکەشمان جەرگیر بوو تەماتە بوو ئەڤۆکادۆ بوو نعنا بوو باشە ئەو بڵین پەنیرەکەی بەرمەزان زۆر چاکە سۆسەکەمان چی بوو سۆسەکانی ئەوەی بەلسەمیک ڤنگەر باشە سرکە سۆسێکی جیاواز زەیت زەیتونی و هەنگەوینی ئەگەر هەیە ئەسڵا ئەگەر هەبوو ئەگەر نەبوو ئەوەی شێرگیان سپاس بۆ تۆ سپاس بۆ خوانە تایبەتەکەشێ بەو هیوایم کە توانی بێتمان هەم لە ڕووی خواردنەوە توانی بێتمان کە ئەمڕۆ لەگەڵ شێف جەمالە کۆمەڵێک خواردنی تایبەت و جیاواز زیادکەین بۆ سەر سفرە و خوانەکانتان و لە ڕێی دکتۆر ئامانجیشەوە توانی بێتمان کە کۆمەڵێک زانیاری و کۆمەڵێک ڕێنماییمان بە تایبەت بەخشی بێت بۆ خانمانی سەر و تەمەنی 40 ساڵ و بۆ هیوایم سوودتان لێ وەرگرت بێت بە یارمەتی هاوکارانم سێویستە و زێم ئێوارێمان پێشکەشکردن تەندروستیتان هەر باش بێت ماڵتانە راوەزان بێت و خواتان لەگەڵ بێت.